دەستنیشانکردنی نەخۆشیەک بۆ یەکەم جار کە تاوەکو ئێستا لە جیهاندا ئەم نەخۆشیە تۆمار نەکراوە. چۆن ئەم نەخۆشیە و ئەم حاڵەتە بوو بە یەکەم جار کە لە جیهاندا ریپۆرت بکرێت؟ سەرەتا ئەم نەخۆشە بەڕێزەکە سەردانی ئەمەی کرد بۆ ماوەی زیاتر لە ساڵێک پێشتر سەردانی نەخۆشخانی تری کردبوو. ڕاستی ئەم نەخۆشە هەموو نیشانەکانی نەخۆشیێکی باوهێل لای خۆمان کە پێوتێ نەخۆشی حمای ماڵتا هەموو نیشانەکانی ئەم نەخۆشی هەبوو. دوای پشکنینێکی زۆر بۆمان دەرکەوە نەخۆشیە بریتێ لە نەخۆشی تاکایاس و ئارترایتس کە نەخۆشیێکی تاڕادەیەک دەگمەنە هەساین بە بڵاوکردنەوەی ئەم توێژینەوە لە گۆڤاری ئۆکسفۆرد کە گۆڤارێکی ئینتەرناشناڵ و بەناوبانگە و ئەلحەمدولیلا توانیمان بڵاوی بکەینەوە بۆ یەکەم جار لەسەر ئاستی گیان تۆمارکراوە. سمارت وەرچەرخانە